بسم الله الرحمن الرحیم. قوتابی پاوان ئیسماعیل لە قوتابخانەی کلێڤەری ناحکومی لەگەڵتان دەبم. خۆشحاڵ بووم بەوەی کە ئەمڕۆ توانیم بابەتێک پێشکەش بکەم لە ڕێگەی مامۆستای خۆمانەوە کە دەرفەتەی بۆ ڕەخساندم بە ناونیشانی متمانە بەخۆبوون کە بابەتێکە سوودی نەک بۆ قوتابیان بەڵکو بۆ هەموو کەسێک دەبێت ئینشاءالله هەم سوودی بۆ خۆم بۆ ئێوەش دەبێت. متمانە بەخۆبوون سەرەتا مرۆڤ دوای ئەوەی کە هیوای بە ژیان دەبێت و بەهاکانی خۆی ڕێک دەخات لەسەرێتی بەوەی کە متمانە بەخۆبوونی خۆی دروست بکات. لێرە ئەگەر بێت و سیر بکەین متمانە بەخۆبوون بە چەند شێوازێکی زۆر پێناسە دەکرێت، بەڵام لەگەڵ هەندێک بابەتی دەرەکی و خوڕافیات تێکەڵ بە بابەتی متمانە بەخۆبوون بوون. بۆ نمونە لە ژیانی ڕۆژانەی کەسانێکی زۆر لە دەوروبەرماندا هەن بەوەی کە هانت دەدەن تۆ دەتوانێت شتە بکەی ئەوە بکەی، هیچ شتێک مستحیل نییە، تەنها ئەو شتانە نابن کەوا مستحیل واتە پێت دەڵێن بە شێوازێکی هەڵە هانت دەدەن، هاندێرێکی هەڵەن لە ژیانتدا. بۆ نمونە ئێمە گەشتێکت هەیە دەتوێت پلانت بۆی داناوە هەموو شتێک و تیکتت بڕیوە دەچیتە ناو فڕۆکەوە هەموو شتێک ئاماداکەی، بەڵام یعنی گەشتەکەت چۆن بڵێ پوچەڵە بێتەوە. ئەمە یعنی خەتایەوە نییە بڵێ من نابێ من متمانم بەخۆمنە بۆ ئەو شتانەوە بەدەست خۆت نییە، کەواتە ئەو شتانە جێبەجێ بکە کەوا لە توانای خۆتدا نەک شتانێک کە لە توانەتدا نییە. ئەوەش بەدەستی تۆ نییە، لەوانێ لە ڕێگەی باران بارینێکۆبیان تەم بێت گەشتەکە پوچەڵ ببێتەوە. کەسانێکی زۆر هەن لە ژیانماندا کە دەتوانم بڵێم بەس فوو ئەکەنە کەسەکان وەکو باڵۆن چەند زۆرێکی هەیە بەس فووی تێبکە گەورا بێ کەوای لە هات ئەتەقێتەوە. ئیتر کەسەکانی وەک ئەوەوان کە دەبێت دووبارە ئەو کەسە دەست بکاتەوە بەوەی متمانە بەخۆبوونی خۆی دروست بکاتەوە. لێرە ئەگەر بێت و من یان تۆیان هەر کەسێکی تر ئەو خاڵانە جێبەجێ بکەین، ئەوە دڵنیا بە یعنی متمانە بەخۆبوونی خۆت دەتوانیت بە شێوازێکی زۆر باش دروست بکەیت. خاڵەکان یەکەم ئیسا بە شێوازێکی کورد باسەکەم، بەڵام دواتر یعنی زیاتر باسیەکەین. یەکەم بریتە لەوەی کە زانیاری بەدەست بێنە سەبارەت بۆ شتێک کە دەتەوێت ئەنجامی بدەیت. دووەمیان بریتە لە ویستی تۆ بۆی کە ئەو شتێک کە دەتەوێت ئەنجامی بدەیت دەبێت حەزت هەبێ ویستت هەبێ کە دەتەوێت ئەو شتە ئەنجام بدەیت. و خاڵی سێمیان ئەوەیە لێهاتووی تۆ سەبارەت بۆ کارێک کە دەتەوێت بیکەیت. ئێمە ئەگەر بێت و سیر بکەین بۆ نمونە دەچیت بۆ خولی لێخوڕینی ئۆتۆمبیل، سەرەتا ئەگەر بێت و کەسەکان پێت بڵێن بیکە ئەو شتە بڕۆ سارەکە لێ بخڕە، ئەگەر تو زانیاریت نەبێیان شتێ ئەسڵەن هەر نازانی سلف لێ دەیان نازانی ئۆتۆمبیلەکە لێ بخڕیت. سەرەتا بۆیە دەبێت کەسێک هەبێت پێت بڵێ زانیاریت بداتێ ئۆتۆمبیل وایە بۆ شێوەیە، یاخود پێت بڵێت یعنی لێهاتوویەکان یارمەتیت بدات چۆن لێ بخڕیت و ئەو شتانە دەبێت لێهاتووی خۆت زیاد بکەیت، واتە زانیاری بەدەستبێن لەسەر ئۆتۆمبیلەکە یان هەر شتێکی تر کە دەتەوێت. ئەمە نمونەیەکی سادە بوو. زانیاری بەدەستبێن لەسەر ئەو شتێک کە دەتەوێت. زانیاریش لە ڕێگەی چەند شتێکی زۆرەوە دەتوانین بەدەستبێن. خوێندنەوە هۆکارێکی زۆر سەرەکیە بۆی بتوێت زانیاری بەدەستبێنی. و خاڵی دووەمیان لێهاتووی تۆ ئەگە بێت و بە شێوازێکی کورت پێناسی لێهاتووی بکەین. لێهاتووی بریتە لەوەی کە ئەنجامدانی کارێک کە لە چاو کەسانی ترەوە زۆر باش بیت، تۆ کارێک ئەنجام بدەیت کە لە چاو ئەوانی ترەوە زۆر باشتر بی. خاڵی سێمیان هەبوونی ویستە. ئەگە تۆ ویستت نەبێت کارێک ئەنجام بدەیت دڵنیا بە ئەو کارە ئەسڵەن هەر نابێت، لەوانەیە هەوڵدە جیاواز بە هەوڵمەدە دایکت یان باوکت پێتەڵێ بە دکتۆرێک، لەوانەیە حەزی خۆت هەبێت هەر کەسێک بێ حەزی خۆی هەیە، بەڵام هەوڵدە جیاواز بە. ئەگەر دەتەوێت ببی بە دکتۆریان هەر شتێتر دکتۆرێکی جیاواز بە یان شتێکی جیاواز بە، لەسەر ڕێچکەی باوباپیران مەڕۆ بە شێوازێ چۆن بڵێن جیاواز بە. و هەروەها کەسانێک یعنی ڕۆژانە یعنی من بمیان تۆ بی هەر کەسێک بێ و پرسیارە هاتۆتە پێشمان دەڵێ لێهاتوویەکانی خۆت بژمێرە، هەڵدەست بیر دەکاتەوە. ئەم بیرکردنەوەیت لە چێ؟ ینی ئەگەر تۆ بیرت کردەوە یان ئەسڵەن لێهاتوویت نییە یان لێهاتوەکانی خۆت نەدۆزیەوەتەوە هەتاوەکو ئێستا. بۆ نمونە پێتەڵێ زمانی عەرەبی زانی نەوەڵا زمانی عەرەبی زانی یان ئینگلیزی یان عەرەبی هەر زمانێک بێڵێ نەخێر نازام، یان ئەگەر تووشی کێشەیەک بوو یان لەگەڵ کەسێکا ڕەفتار بکەیت چۆن ڕەفتارەکەی هیچیان نازانیان بواری تەکنۆلۆژی ئایتی سۆفتوێری هەن هەر شتێک بێت تو هەرڵێ نەخێر. کەواتە ئەمە نمونەی کەسێکە کە هەر دەڵێ نەخێر، نمونەی کەسێکە کە ئەسڵەن لێهاتوەکانی خۆی بنیاد نەناوە بۆتە بکوژی لێهاتووی و ئەو شتانی کە خۆی دەیزانێ. بۆیە هەوڵ بدەین هەمیشە متمانەمان بە خۆمان هەبێ، پشت بە خۆمان بەستین.
پێش ئەوەی کە پشت بە خۆت ببەسی زانیاری کۆ بکەیتەوە سەرتا پشت بەخوای گەورە ببەسە ومن يتوكل على الله فهو حسبه ئەوەی کە پشت بەخوا ببەسێ هەر خوای بەسە کاتە پشت بەخوای گەورە ببەسە و پشت بە خۆت بەسە و زانیاری کۆ بکەوە سەبارەت بۆ شتێکە دەتەوێت ئینشاءالله هەموو مانەگەین بۆ شتانێکە لە بە مەرجێک هەوڵی بۆ بدەین. زۆر سپاس.